دکتۆر شوان ئادە مامۆستای زانکۆ بەخێر سەرچاویەوە گەلێک خێر هاتی زۆر سپاس پێشەوەی تو بێمە بەحسا میدیایان دیجیتالیت کرد ئێجا حەزکەیت تو هەندێک شیرۆوەی لەسەروێ چەندەی بدە میدیایان دیجیتالی چییە و لە هەرێمە کوردستانی چ ئاستێکی دەیە پێشەوەی وەڵامیشمان بیتەوە قاوەیەکت بۆ ئامادە دەکەم ئەگەر قەزوان بێ وڵە وڵای قەزوان نییە بەس خۆشە وعد ئێمە لە قەزوان خۆشترە تۆ بڵێ خۆشتان خۆش میدیای دیجیتالی جۆرێکی گەشەسەند و پەرەسەندوی میدیایە لە دوای میدیای چاپکرا و میدیای پەخشکرا و میدیای دیجیتالیێت کە خۆی لە ماڵپەرە ئەلکترۆنیەکان ئابینێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئابینێتەوە ئەم میدیایە وەکۆڵێ تەجاوزی جۆرەکانی دیکەی میدیای کردووە هەم لە ڕووی خێرایی گەیاندنی زانیاریەوە هەم لە ڕووی بەکارهێنانی زیاد لە ئامراز و تەکنیشێکی جیاوازەوە بۆ گەیاندنی پەیامەکان هەم بە دەنگ بە وێنە بە ڕنگ بە تێکست هەمویان بە یەکەوە لە شێوەی پۆرتاڵەکە لە نێو میدیای دیجیتالیە ئەو زانیارانی کە هەیە ئەو بەرهەمانی هەیە ئەو بابەتانەی هەیە پەخشەکرێن ئێجا باشە ئەوێ کوتێنە پەخشکردنێ چه قاسی ڕاستن و دنها دە هەرێمە کوردستانێدا دە چه ئاستێکی دێ و ئەوە باشە سوود هەیەش بۆ کۆمەڵگامە بەدڵناییەوە هەموو جۆرێکی میدیا کەوێتە سەر بەکارهێنەرەکەی لەگەڵ بەرهەمێنەرەکەی چۆن و بە شێوێک بەرهەمی ئێنێ پەیامەکانی و چۆن و بە شێوەیەک بەکاری ئێنێ میدیای دیجیتالی ژێکێکە لەو میدیانێکە لە هەرێمی کوردستانە ساڵانێکە ئیشی تیاکرێن و سوودی لێ وەرگیراوە لە چەندین بواردا بەڵام بەداخەوە لەبەرەوەی میدیا لە هەرێمی کوردستانە میدایەکی سیستماتیک نییە واتە بە پێی پێوە و بنەما و ستانداردی نێودەوڵەتی بواری ڕاگەیان و ڕۆژنامەگەری ناڕوا بڕێوە بۆیە زۆر جار خراپ بەکارێنرێ بۆ مەبەستی تایبەتی بەکارێنرێت بە تایبەت ئەو جۆرە لە میدیای دیجیتالی کە پێی دەوترێت تۆڕە کۆمەڵایەتەکان لە نێو نیشاندا ئەوەی لە کوردستانە زۆر بەکارێنرێ فەیسبوک ئینستاگرام تویتەر تیکتۆک سناپچات ئەمانە زۆر جار بە هەڵە بەکارێنرێ یاخود بۆ مەبەستی نەشیاو بەکارێنرێ یاخود لەگەڵ ئەو ئامانجانەیە یەک ناگرێتەوە کە پیشەی ڕۆژنامەگەری ئەیخوازێت ئێجا باشە ئەو ساڵ بۆ ساڵێک و لە هەر بەرەو پێشچوونێدا و لە زێدەبوونێدا ئێجا ئەوەش باشە یان خراپ هەروەکی دەگوت بۆ هەندێک مەبەستێن خراپ ژێ تێدا بەکارئانینێ هیچ ڕێگریەکێک و بێدەگەرێنە لەوێ چەندێدا ڕێگریەکان ڕێگری لە دنیادا بە دوو شێوەکرێ بەشێکیانەکەوێتە سەر جانبی ویژدانی ڕۆژنامەوانەکەیە بەرهەمێنەرەکەیە بەکارهێنەرەکە کە ئێمە لە چوارچێوەی زانستی ڕاگەیاندنا پێڵێن میدیا ئەثیکس یا ڕێسا پیشەیەکانی ڕاگەیاندن کە کۆمەڵە پێوەری هەیە وی دەستنیشانەکرێ ڕێگەیەکی دیکە بۆ ڕێگریکردن لەوەی کە خراپ بەکارنێرنێ یاسایە ئێمە لە هەرێمی کوردستانە لە دروستبوونی پەرلەمانی کوردستانەوە تاوەکو ئێستا نزیکەی 412 یاسا دەرچووە لەو 412 یاسایان نزیکەی دە بۆ 12 یاسایان تایبەتە بە ڕێخستنی کاری ڕاگەیان و ڕۆژنامەگەری بەداخەوە لە بەرەوەی میدیای دیجیتالی تازەیە لە کوردستانە هێشتا یاسایەکی دیاریکراوی بۆ دەرنەکراوە لە چەند ساڵی ڕابردوودا هەندێک هەوڵدرا بۆ ئەوەی کە یاسایەکی تایبەتی بۆ دەرکرێن بەڵام درافتی یاساکە درافتی پێشنیازە یاساکە هێندە خراپ بوو لەلایەن ڕۆژنامەوانان و لەلایەن خودی پەرلەمانیشەوە ڕەتکرایە و وەسێنراوە بۆیە ئێمە بۆ ڕێخستنەوەی میدیای دیجیتالی هەم پێویستمان بەوەیە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕۆژنامەگەری لەلای ڕۆژنامەوانان زیاتر ئاشنا بکەین و ئاگاداریان بکەینەوە و پێی ئاشنابن و لە ڕووی یاساییشەوە پێویستە چوارچێوەیەکی یاسایی بۆ ڕێخستنی میدیای دیجیتالی هەبێ بۆ دەستنیشانکردنی ئەرک و مافی و کەسێک کە بەرهەمی ئەنێ و ئەرک و مافی و کەسێک کە بەکارێنێ بێگومان ڕۆژنامەوانان لە میدیای دیجیتالیدا زۆرتر وا دەرەکەوێت کە ڕێی خۆیان زۆرتر بن وەک لە میدیای پەخشکراو و چاپکراو ئەتوانین بڵین تۆزێک نۆرمەکانە شکێنن ئەو ئیتیکانە لیلا ئەیان و بەناوی ئازادی ڕادەربڕینەوە ئەمە تا چەند گونجاوە ئەو شتانەی بۆن لە میدیای دیجیتالیە ئەوترێ کەمتر لە ئەتوانین لە میدیای پەخشکراویان چاپکراوە بوترێ ئەمە لە ڕووی پۆلێنبندیەوە دوو جۆر میدیامان هەیە مینستریم میدیامان هەیە کە میدیای باوە خۆی لەو میدیانە بینەیە کە دەستگا و دامەزراوان و خەڵکێک تیانە ئیشەکە وەکو پیشە
ئیشانتیاکە وە سەرچاوی بژێوین و جۆرێکی دیکەمان لە میدیا هەیە پێڵن ئەلتەرناتیڤ میدیا واتە میدیای بەدیل کە خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان نابینێتەوە. ڕۆژنامەوانیش هاوڵاتیەکە یا تاکە کەسێکە لەو ژنگەیی کە تیاژی ڕەنگە هەندێک جار حەزکە لە دەرەوەی ڕسمیات و ئیشی ئیلتیزامی دام و دەستگاکەی هەندێک دەردەدڵ هەیە بیکە. بۆیە کاتێکە ئەچێتە سەر تۆڕێکی کۆمەڵایەتی وەکو فەیسبوک لەوێ هەندێک ئاڕا دەرەبڕێ هەندێک سەرنج لەسەر دیاردەیەک لەسەر کەسێک لەسەر دەرەبڕێت لەویا وەکو ڕۆژنامەوان ئیش ناکە وەکو بەکارێنەرێکی تۆڕێکی کۆمەڵایەتی ئیشەکە کە بەکارێنەری تۆڕی کۆمەڵایەتی پێی وایە ئازادە بێسانسۆرە بێسنوورە بێ ئیلتیزاماتە پێی وایە ئەمەنا لە واقعدا تۆ لە هەر شوێنێک تۆ ئیساچی بۆ سەردانی ماڵێک ئەبێ لە تەقی دەرگابێ من هات مەژورە و جەڕسم لات هات لێتکردنەوە ئەگە تۆ نەوکردایەتەوە من بۆم نییە لە پەنجەرەکەەوە بێ مەژورۆ تۆش کەسێکە چێت ناو تۆڕێکی کۆمەڵایەتی کە بەکارێنێ هەندێ ئیلتیزامات هەیە کە ئەچێ بتە جانبی ویژدانی و جانبی ئیتیکیەوە کە پەیوەستە بە کەسەکە خۆی پەیوەستە بە پەروەردەکردنی خۆیەوە بە ئاسی ڕۆشنبیریەوە بە ئاسی تێگەیشتن و پێگەیشتنیەوە بۆ نمونە چێ هاوڕێتی ئەو لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکە یخوا بێحساب بۆ ئەو کەسانە بکە کە بە هەندێک دەستەواژە ڕەنگە بریندار بن بە هەندێک وێنە ڕەنگە میزاجان تێکشێ بە هەندێک ڤیددیۆ ڕەنگە ناچار بن لە هاوڕێتی دەریکەن بۆیە تۆ ئەمانە وەکڵێ سانسۆرێکی خودیە لەسەر خۆدایانی فیسەبیلی ئەوەی قوبولکراوبی لە لای هاوڕەکانەوە فیسەبیلی ئەوەی کە بتانی ئیدامە بۆ پەیوەندیە بی کە لەگەڵ هاوڕەکانتە لە دنیایەکی گرێمانەی وەکو ئینتەرنێت یا تۆڕی کۆمەڵایەتە هەتا بۆیە بەشێکی نەک ڕۆژنامەوان هەر خەڵکی بەکارێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی زۆر ئیلتیزام بەوانەوە ناکەن لەگەڵ ڕێزما بەشێکی زۆریان وەکو ئەوەی جاران لەسەر دیواری هینەکان دیوارەکان ها سەردەمی شۆڕشا هەندێک دروشم ئەنووسرا هەندێ بانگەشان وسرا وەکو جۆرێک لە شۆڕژگێری ئەخوێنرایەوە ئێستا پیان وایە ئەو شۆڕژگێری هاتوتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەچی بە دڵیان نابێ بە خەیاڵیان نابێ ئەیکەنە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان و بڵاوەکەنەوە کە بەڕاستی ئەمە هەم لە ڕووی پیشەیی و نەگونجاوە هەم لە ڕووی یاساییشەوە نەگونجاوە بۆیە ئێستا لە کوردستانە لە بەدیلەوەی کە یاسایەکی تایبەتمان نێ بۆ ڕێخستنی دنیای میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵایەتەکان یاسای خراپ بەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردن ژمارە 6 ساڵی 2008 لە دادگاکانە بەرقەرارە کە زۆر جار بۆ ئەم جۆرە کەیسانش بەکاردێنرێت کە لەوێدا سزاکەی قورسە لە چاوی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 چونکە لە یاساکەی ڕۆژنامەگەریە بۆ ڕۆژنامەوان دانراوە وەکو دەستکەوتێکی با بڵێن ئەزمموی حکومڕانی کوردی زیندانیکردن و گرتن لە یاساکەیان نەما بەڵکو تەنها غەرامە هەبوو لە بەرامبەر سەرپێچیەک یا تاوانێک کە بیکەی بەڵام لە یاسای خراپبەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردن زیندانیکردنی تێدایە بۆیە هەندێک جار کە ئەو شوێنانەی یا ئەو کەسانی کە زۆر بریندارەکرێن ئەچون بە یاسای خراپبەکارێنانی ئامریکانی پەیوەندیکردن سکاڵا لەسەر ڕۆژنامەوانەکە یا لەسەر ئەو بەکارێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان تۆمارەکەن فیسەبیلەوەی بگیرێ ئازار بدرێت چۆن ئەو ئازاری ئەمیە ئەویش ئازار باشە میدیاین دیجیتالی ئەم دەزانن و بەرەبەرە هەر لە زێدەبوونێدا چه باندۆریەکی لەسەر جوواکێ چێتکردن ئەو زێدەبوونە چه کاریگەریەک لەسەر کۆمەڵگە دروستەکەات کاریگەری بە هەردوو ئاڕاستەکە هەیە هەم کاریگەری ئەرێنی هەیە هەم کاریگەری نەرێنی هەیە زێدەتر کیژان زێدەترە لە کوردستان کاریگەری نێرێنیەکەی زۆرترە ینی سلبیەکەی زۆرترە بۆچی لەبەرەوەی ئێمە بەگشتی لە کوردستانە تەکنیکی تازەی زۆرمان بۆیت بەڵام لۆژیکی بەکارهێنانی هێشتا پێ ئاشنانی وشیاری ئەوەمان وشاریمان نییە ینی وشاریەکەش ئەمە ئیشی بۆن منە ڕاگەیاندنە ئەم وشاری بڵاوکاتەوە بەڵام هەندێک جا سەیری ڕاگەیانەکەی خودی ڕاگەیانەکە هۆشیاری نییە من دیارترین نمونەیەکە بۆ بێنمەوە لەم ماوەی پێشوە هەندێک لە زانایانی زانکۆی کەمبریج توێژنەوەیەکی زۆر قۆڵ و باشیان کرد لەسەر ئەشکەوتی شانەدەر و لەوێدا ئێسکوپروسکی کەسانێکیان دۆزیەوە کە ئاگەڕێتەوە بۆ 75,000 ساڵ لەمەوە پێش ینی هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی کولتوریەوە هەم لە ڕووی نەتەوەییەوە ئیشی ڕاگەیاندنەکان بوو ئەمەوە بەرهێنانی تیا بکەن وای لێ بکەن مەسەڵەن گەشتیاری بیانی بێ بۆ کوردستان کەچی کە ئەچیتە سەر میدیاکان ئەچیتە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان مەسەڵەن پرسیارەوە کە ئێمە ئەمە ننکمانە ئەمە چ ناونیشانێک لەم وێنەیە بنین
چ ناوێک لەمە بێن ئەمە بەڕاستی دلیل لەسەرەوەی ئێمە هۆشیاری میدیاییمان نییە ئێمە لە زانستی ڕاگەیاندنا شتێکمان هەیە پێڵێن پەروەردەی میدیایی پەروەردەی میدیایی ئیش لەسەر خوێنەواریەکە خوێنەواری میدیایی ئێستا هەر بەتەنە ئەوە نییە تۆ بڕوانامەیەکی بەرزت هەبێت و نازناوێکی زانستی بەرزت هەبێت و چەند ساڵێک بێ لەوێ پەروەردەی میدیایی و خوێنەواری میدیایی ئیش لەسەر هۆشیاری ئەکات بۆ نمونە دیوی نەوترا و نەبیسترا و نەنووسراوی ئەو پەیامانە ئاشکراکەی ئەمە گەورەترین دەستکەوتە مەسەلەن بۆ کورد بۆ هەرێمی کوردستان بۆ کولتور و کەلەپۆری کوردی ئەو وایە لە ئاستی حکوومەتە لە ئاستی پەرلەمانە لە ئاستی میدیای ئیسtismاری تیا بکرایە ئەمە بکرای بە قەزەیەک مەسەلەن سمێنێ تۆ ڕێبەرێکی گەشتیاری دەکەی ئەمە ببێتە هینەکەت ببێتە مین پیجی ڕێبەرەکە دوێ ئیشارت بکەی تاریخی شارستانیەت یا بەشەریەت بۆ کوردستان بگەڕێنیتەوە پەیوەستی کەیتەوە بەم نەتایجانەی ئەم توێژنەوانەوە بەداخۆیمە لە کوردستانە ئەوەی کە دەورە بینێ لە میدیاکانی شەهر وەکو چۆن لە کای سیاسی و ئابروو کۆمەڵایەتەکان میزاج دەورە بینێ نە پێوەەر هەیە نە بنەما هەیە نە سیستم هەیە هەر بە دلیلەوەی لە کوردستانە تا ئێستا ئێمە سیستمێکی سیاسی نووسراومان نییە کە ئەمە نەبوو کاردانەوەی هەیە بەسەر هەموو بوارەکانی دیکەیە لە دنیاە بۆ نمونە سیستم هەیە بۆ میدیا بۆ تەندروستی بۆ پەروەردە ئەمریکا سیستمەکەی لیبراڵە لە پەروەردەکەی ڕەنجیاوەتەوە لە میدیاکەی ڕەنجیاوەتەوە لە تەندروستیە ڕەنجیاوەتەوە لە هەموو کایەکان ڕەنجیاوەت و ئێمە لە کوردستان نازانین چ سیستمێکمان هەیە پاشایەتیە دەرەبەگایەتیە خێڵەکایەتیە نیمانە ینی بە سیستم کە نەبوو سیستمێکی ڕێکخراون نەبوو پێوەرەکانی دەستنیشان نەکرا بنەماکانی دەستنیشان نەکرا ئەو کاتە تۆ ناتوانانی مەسەلەن لەسەر چه ئاساسی لە پرسینەوە لەگەڵ مناکەی کە بۆ نمونە هێزی چەکدارم هەبێ کە میلیشیام هەبێ بەڵام ئەگەر لە چوارچەوەی سیستمێکا بوو هەر حزبێکی سیاسی بۆی هەبوو دا بمەزرێ بەبێ میلیشا بەبێ هێزی چەکدارە بێت تەنها لای دەسەڵات بێ لای حکوومەت بێ ئەو کاتە ئەویش ناچارە ئیلتیزام بەوەکە بەس کە تۆ خۆت سیستەمەکەت نەبوو ناتوانانی لەناو میدیاشا وایە ئێمە کا سیستمێکی نووسرا و وەکۆڵە بیر لێکراومان نەبێ بۆ میدە تۆ لەسەر چه ئەساسێ بۆ نمونە لە پێچنەوە لە کەناڵێکی میدیاییەکەی لە پێچنەوە لە ڕۆژنامەوانێکەکەی بۆچی حتەنها ئەو سیستەمە لە هەرێمە کوردستانی نەهاتیە لەبەرەوەی نامانەوێت سیستەم هەبێ لە کوردستان بە بەرنامە نامانەوێت سیستەم هەبێ هەم بۆ سیاسی هەم بۆ ئابووری بۆ کۆمەڵایەتی بۆ میدیا چونکە ئەگەر سیستەم هەبێ بەشێکی زۆری ئەو پەشێوی و پاشاگەردانی لە کۆمەلگەی کوردی هەیە هەمووی وەکۆڵێ بێنانە بێ نامبراوە بێ مایە پوجە بێ ئەجا ئەمانەش لە شوێنێکا دروزە بن سیستەم لە شوێنێکا دروزە بێ کە ینی هەزم بکرێ کولتور بێ بۆ نمونە لێبوردەیی کولتورە یعنی تۆ ناتوانانی بە پێی یاسا و بە زۆر و بە زەبر بیسەپێنی بەسەر شوێنەکە ئەگەر ئەمە لە قۆناکەکانی باخچەی ساوایانەوە بۆ سەرەتایی بۆ ئامادەیی بۆ زانکۆ ئەمە نەبوو بێت کولتور تۆ ناتوانیم زۆر بیسپێنی هەر سیستەمی سیاسی و هەر بۆ تاکیدکردنەوە لەسەرەوە من کاڵم لێبوردەیی نەبووتە کولتور ئێستا بۆ نمونە کە هەڵبژاردن نەکرێن بۆچی قورسە لای ئێمە نەتایج زوو ئێعلام کرێ لەبەرەوەی هەزمی ناکەین مەسەلەن من بدۆڕێم تۆ سەرکەوی هەزمی ناکەین مەسەلەن ئەگەر تۆ برتەوە من ئەو نە لێبوردە بم قەیچەکە با 4 ساڵ بەم بە تۆ کابینەیەک تشکیلکە و ئیدارەیەکە و بەڕێوەبەرە بە ئەزمموی تۆش ببینم نا بەو شەرتە بۆ نمونە هەڵبژاردنەکەم کە هەموو جارە من سەرکەوتو بووم هەموو جارە من براوم هەموو جارە من کابینە دروستکەم کە ئەمەش بەشێکی ناڵم بەشێکە لەو کولتوری کە ئێمە نیمانە کولتوری لێبوردەییمان نییە کولتوری خوێندنەوەی بەرامبەر و یەکتر قۆڵکردنمان نییە ئەنجا ئەمە لە بارە سیاسەکەیە لە بەرەوەی کۆڵە کرد و کایی سیاسی کاریگەری بەسەر هەموو کەرت و کایەکانی دیکەوە هەیە لە میدیای ڕەنجیاوەتەوە لێبوردەییمان نییە مەسەلەن دەیان هەڵە ڕۆژانە لە میدیاکانەوە ئەڕوا یەک کەناڵم بۆ بێنە پۆزیشێک بێنێتەوە داوی لێبوردنێک بکە ینی خۆی بەگەڵت بزانێ نییە یان ڕۆژنەمانی خۆی بە ماسوومەسانێ ینی پێی وایە نەغەڵەت دەکات نە تاوانەکە نەینە لە کاتێکە واریدە ینی تۆ ئینسانی هەندێک جار ڕەنگە بە ئەوەی لێدر کە بە ئەنقەست و بە بەرنامە تۆ ئەتەوێ پلانێک جێبەجێکەی یا پیلانێک سەر پێ بخەی بەڵام هەندێک جار وەکو ئینسان ممکنە تۆ لە بیرت بچێتەوە ممکنە هەڵە بکەی بەڵام گەورەی تۆ لەوەیە مەسەلەن داوای لێبوردن بکەی ئەم هەڵە بەسەرما تێپەڕی بۆی وەرگرەکانیشە ڕابێنی لەسەر ئەوەی کە نەوگۆڕێ چونکە متمانە مهمە لێرە کە تۆ متمانت نەما لای وەرگرەکانە با دوایین تەکنیکی دنیا بێنی لە کەناڵەکە تا بیخێتە سەرسک باش باسی حزبی سیاسی و کرد باسی سیستەمی سیاسی و کرد ئەمە بزان پەیوەندی نێوان ڕۆژنامەوانان و هەروە سیاسەتمەدارانی ناو هەرێمی کوردستان لە چی هەستەکە ئێمە بۆ
ئەو مەبەستە چونکە یەکێکە لە بابەتە گەرموگوڕەکان کە ئێستا زۆر وەکوڵێ بووە بابەتی بیرلێکردنەوەی توێژەرانی میدیایی. من بە هاوکاری لەگەڵ دوو توێژەری دیکەیە توێژنەوەیەکمان کرد لەسەر هاوپەیمانەتی نێوان ڕۆژنامەوانان و سیاسەکانی هەرێمی کوردستان، چونکە هەستی پێەکەین ئەم هاوپەیمانێتە بە شێوەیەکی زۆر بەربڵاو لە هەرێمی کوردستانە ئیشی لەسەرەکەوە وای لێ هاتووە ئێستا ڕۆڵەکەیان گۆڕاوە لە جێتی ئەوەی مەسەڵەن ڕۆژنامەوان ڕۆڵی چاودێریکەر ببینە بەسەر سیاسیەکانە و بۆتە ڕۆڵی کرێکارە بینی وەکو کرێکار و خاوەنکار لەگەڵ یەکتریا ئیشەکەن کە مەفروض وایە ئەم دوانە هەردووچیان دەسەڵات بن، هەردووچیان بە یەک ئاڕاستە ئیش بکەن، وەکو چۆن دەسەڵاتی ئێمە یاسادانانمان هەیە، ڕاپەڕاندنمان هەیە، دادوەریمان هەیە، دەسەڵاتی چوارەمان هەیە کە دەسەڵاتی ڕۆژنامەگەریە کە ئەگەر لەو سێ دەسەڵاتی تر گرنگتر نەبێ کەمتر نییە. بەڵام لە کوردستانە بەداخەوە ڕۆژنامەوانان بە پێی توێژنەوەی ئێمە کردومانەتە بوونەتە دیلی دەستی سیاسیەکان و سیاسیەکان یاریان پێەکەن بەکاریانێنن و بە ئاس و ئاڕاستی جیاواز ئیشان لەسەرەکەن. تابان ئێمە لە توێژنەوەکەیە پۆلندبندیەکی دەیڤد برۆمان هێناوە کە ڕاهێنەرێکی میدیایی و پێشتر سەرنووسەری ماڵپەڕی BBC نیوز بوو، کەسێکی قاڵە لەو بارەیە. ئەو پۆلندبندیەکی کردو پۆلندبندێکی ئەومان بۆ جۆرەکانی ڕۆژنامەوان بەکارهێناوە کە 6 جۆرە، یەکێ لەوانە ڕۆژنامەوانی چالاگوانە کە بەداخەوە ئەم چالاگوانە بە دوای دۆزێکی تایبەتە ئەگەڕێەوە کەس لەگەڵ ئەو دۆزەیە بێ پشتیوانیەکە ڕووماڵیەکە ئیشی لەسەرەکەەوە کەسێکیش دژی بێ دژایەتیەکە کە بەداخەوە لە کوردستانە ڕۆژنامەوانی چالاکوانمان زۆرە لە کاتێکا مەسەلەن دایان کەسیانە بینین لە ناو خۆپیشاندانەکانە بەشداریەکەن لێ تێگەچێ ئەمە ڕۆژنامەوانە یا چالاگوانە، ینی زۆرجار لەگەڵ ئەوانەی کە خۆپیشاندانەکە ئەمیش دروشم بەرزەکەت و کە بەڕاستیەوە ئیشی ڕۆژنامەوان نیە. جۆرێکی تری ڕۆژنامەوان هەیە ڕۆژنامەوانی ڕاوکەرە، ئەوانن کە تەنها بە دوای عیب و ئاری سیاسەکانە ئەگەڕێن و بە دوای کەم و کورتەکانی دەسەڵاتە ئاگەڕێن و ئەمە زۆتر خۆی لە با بڵێن ئەوانەیە ئەبینێتەوە کە ڕکەبەرن یا ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتن. جۆرێکی تری ڕۆژنامەوان هەیە ڕۆژنامەوانی بەرژەوەندی خوازە، کورد ئەڵێ لەکوێ بایبێ لەوێ شەنەکە، ینی لەکوێ بەرژەوەندەکانی دابین کرێ ئەمیش لەوێ ئیشەکە. ئەجا باشە خراپە لەگەڵ یاسای ئاگونجێ لەگەڵ ڕێسای پیشەی ئاگونجێ ئەو بەلایە گرنگ نییە، گرنگەوێ بەرژەوەندەکانی جێبەجێ بکرێت. جۆرێکی تری ڕۆژنامەوان هەیە بەرژەوەندی خوازە بە دوای بەرژەوەندە تایبەتەکانی خۆی ئاگەڕێ. بۆن من ئێستا ئێمە لەو توێژنەوەیە لە ڕووی میتۆدیەوە سەرنووسەری 5 ماڵپەڕمان وەرگرت لەگەڵ دوو چاودێری میدیایی کە یەکیانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یەکیانی سنتەری میترۆ بوو. بەپێی وتە و با بڵێن لێدوانەکانی ئێوە کە ئێمە دوایی شیکردنەوەی ناوەڕۆکمان بۆ ناوەڕۆکی قسەکانیانە کرد، ئێستا هەندێک میدیا پیابوون، هەندێک ڕۆژنامەوان پیابوون ناوی خۆیان ناوە بەرگدرو خەیات. ئێماڵێ وەکو خەیات وەکو بەرگدرو واین چێک و تاڵمان بۆ بێنێ بە زەوقی خۆی بە ئارەزوی خۆی بە پێی مەزاجی خۆی بە قیاسی خۆی بۆ یەدورین واتە بەمانایەکی تر بۆەوەی خەڵک تێبگا تۆ ئەگەر شوقەیەکم بیتێ زیاتر ئێمە پێشۆلێ، ئەگەر سیارەیەکم بیتێ زیاتر ئێمە پێشۆلێت، ئەگەر مەسەلەن بڕە دۆلارێکم بیتێ بە پێی بڕە دۆلارەکە دێتمە پێشەوە، واتە چەنم بیتێ ئەو نە ئێمە پێشەوە. ڕێک وەکو تەلەفۆنی گشتی وایلاتۆ چەنە پارەی تێکەی ئەو نەبوو ڕێکەوتنە مەدەل حەیە ئەنجا ئەمە تاخیری ژیانە یاخود بۆ ماوەیەکی کاتێک ئەمە بە پێی هینەکەیان بە پێی پەیوەندەکەی نێوانیان دەورە بینێ. ئێمە یەکێ لە ئاماژەکانی توێژنەوەکەمانە و لەم پەیوەندی تێبگەین. ئایا پەیوەندیەکە هەر ئاساییە؟ پەیوەندیشی هاوڕانەیە دۆستانەیە تەنها بۆ وەرگرتنی زانیاری و تایشیدکردنەوەی لەسەر چاوە یاخود نەخێر؟ ئێمە بەداخەوە لە نەتیجەی توێژنەوەکەمان گەیشتن بەوەی ئەم پەیوەندیە لە هاوڕێیەتیەوە گۆڕاوە بۆ هاوپەیمانێتی. ئێستا ئیش لەسەر پاراستنی بەرژەوەندەکانی یەکتریەکەن. بۆ نمونە من سیاسیەکەم ڕۆژنامەوانێگەگرم بکرێ ئیشم بۆ بکە بۆەوەی من دەرسم ببمە پەرلەمانتار، کە بووم بە پەرلەمانتار ئیشم بۆ بکە بۆەوەی زیاتر دەرکەوم بچمە ناو خەڵکەوە لایڤم بۆ بکەرەوە پرسیارم لێ بکە نازانم ئەم شتانە فیسەبی لەوەی ئەگەر سوێنێت تۆ ئیشێکە کەوتە من ئیشەکەی تۆش بکەم. ئەنجا لەم جۆرانەی ڕۆژنامەوانە کە باسمان کرد جگە لە ڕاوکەر و چالاکەوان و بەرژەوەندی خواز و حیزبی وکەوە بۆ ئاراستەیەکی سیاسی،
ڕۆژنامەوانی ڕاستەقینەمان هەیە کە ئەمانە بەپی پێوەرە پیشەیەکان ئیشەکەن بەپی یاسا بەرکارەکان ئیشەکەن کە بەداخەوە لە کوردستانە زۆر کەم و دەگوەنە. باشە ئەوە چنێ لە کوردستان هەیە یان وڵاتی نەخێر دەرەوە ئەمانە لە دەرەوەن خۆ دەیڤد برۆ کابرایەکی بەریتانیە و دراسەکەی لەسەر بەریتانیا کردووە ئێمە هەر بۆ جۆرێک لە یەکچوون و جیاوازی بزانین ئایا ئەمە تەنها لەوێ هەیە یا لە کوردستانیش هەیە ئەمە دیاردەیەکی جیهانیە ئێستا بە تایبەت لە سای پیابوونی ئەوەی کە پێوترێ میدیای دیجیتاڵی و ڕۆژنامەگەری هاوڵاتی و خەڵک ئێستا دەوری ڕۆژنامەوانە بینێ مەرزنی ڕۆژنامەوان بەس دەوری ڕۆژنامەوانە بینێ بۆ نمونە تۆ لە ڕێگەی مۆبایلەکەتەوە ئەچیتە دەرەوە بۆ گەشتێک بۆ سەیرانێ ڕووداوێک ڕۆیە خۆت ڕۆماڵی ئەەکەیت و بە لایڤ ئەیکەیتەوە ینی هەموو ئەو ئەرکانەی ڕۆژنامەوانێک ئەگرێتە ئەسوان ئێستا خەڵک بە گشتی ئەیکا ئەنجا ئەمانە لە شوێ ئەپیا بێ ئەم جۆرە تایپانی ڕۆژنامە لە شوێنێکە پیا بێ بڕاستی کە یەک سیستم تیا لاواز بێ دوو بەهاکان تیا کاڵ بوو بێنەوە بە پیشەیەکان بە کۆمەڵایەتەکان بە ئاینیەکان و سێ ئەو کەسانی کە هەن هاتوبوونە مەیدانەکە نە بە دەردی شاعیر ئەڵێ نە دەرسی مەکتەبێکیان خوێندووە نە ئوستادێک پەلی گرتوون واتە نە لە ڕووی زانستیەوە فێرکراون نە لە ڕووی پیشەییەوە خولێکیان بینیوە بەڵکو بە مەحسوبیەت و منسوبیەت و نزیکایەتی لە دەستگایەکەوە لە بەرپرسێکەوە هێنراونەتە پێشەوە و ئامانجێکی دیاریکراویانەیە ئیش لەسەر ئەو ئامانجە دیاریکراوەکەن نەک لەسەر ئەوەی کە ببنە پردی پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت یاخود دەسەڵاتدار باشە پێویستە چ بێتەکردنێک و مەسەن لە ئالیە ڕۆژنامەوانیدا پێش بکەویتن وەڵایی پێویستی زۆرە ئێمە زۆرجار وەکۆڵێ هەم توێژنەوەکانمان هەم بە چاپێکەوتن و خولە بەرداوامەکانمان هەم لە زانکۆ و پەیمانگاکان هەم لە کەناڵەکانە بەردەوام پێداگری لەسەرەوە کەینەوە ڕۆژنامەوانی بە پێچەوانی پیشەکانی ترەوە بە زۆر نییە ینی پیشەیەکە بە حەز و خواست و خولیای خۆت هەڵی ئەبژێری بۆیە مەفروض وایە ئیش لەسەر بە پلەی یەکەم تۆخکردنەوەی پێوەرەکانی ڕەسا پیشەیەکان بکرێ و ئاشنا و ئاگادار بکرێن ڕۆژنامەوانان بۆ پێوەرانە و ئەگەر لە شوێنێکا بەزاندیان ئاگادار بکرێنەوە چاودێریان بکرێ و بەردەوامیش ئەبدەیت بکرێنەوە ینی کەناڵی میدیایی هەیە ڕۆژنامەوانەکانی ڕەنگە بە درێژایی 5 ساڵ یەک دەوریان نبینی بێ لەکوێ ئەبدەیت دەبێتەوە تۆ بەردەوامی نێری بۆ ئیش نەمەجای خوێندنەوەی هەیە نەمەجای دەورەبینینی هەیە نەمەجای گەڕانی هەیە ئێمە فرۆز وایە تۆ 6 مانگ جارێ لانی کەم ساڵێک جارێ دەورەیەکی مکەسەفی بۆ بکەیتەوە بۆ ئەو بوارانەی کە تازن لە مەجالەکەی بۆیە ئاشنا بێ ئەگەر ئیمکانێتی کەناڵەکە باش بێ بتوانێت بینێرێتە دەرەوە ئەزمموی وڵاتان ببینێ ڕۆژنامەوانی دیکە بێنێتە ناوە ئەزمموی ئەوانیان بۆ بگوێزرێتەوە و جانبێکی تریش ئەکەوێتە سەر بەڕاستی دەسەڵاتی یاسانان کە پێویستە هەموو ئەو یاسانی کە پەیوەندیان هەیە بە ڕێخستنی ڕاگەیان و ڕۆژنامەگەریەوە هەم پوختە بکرێنەوە هەم هەموار بکرێنەوە و جێگەی بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیای دیجیتاڵی و ئەوانیشان تیا بکرێتەوە و بەشێکی شێکێتە سەر کەناڵەکان تا چەند ئەیانەوێ مەسەلەن کەناڵێکی میدیایی ڕاقی بن ئیش لەسەر پێوەرە پیشەیەکان بکەن ئیش لەسەر یاسا بەرکارەکان دکتۆر شوان ئادەم مانتومان کردی سپاس بۆ زانیاریەکانە زۆر ماندوو بووی. سپاس.